ئەم گەشتەی سوکرات بۆ تێگەیشتن لە مەرگ ئەمانێکی زۆری دەداتێ لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر مەرگا چونکە لە بەرامبەر مردنا چونکە مردن دەناسیە لێرە دەبێتە هاوڕێی مردن و ئەمە لێرە لەناو ئەم وەزعا سوکرات تەعارف لەگەڵ مردنا دەکات لەگەڵ مردنا هاوڕێیەتی دەبەسێت ئێمە مردن لەبەرەوەی حەسەبەوە اعتقادانتانی وەرمان گرتووە مردن حەقیقەتەکەی پۆشراوە شتێکی تر دێوەزمەیەکی گەورە دروستکراوە بە ناوی مردنەوە ئایا مردن ئەو دێوەزمەیە وە سوکرات لێرە کە خۆی لە واقعی ژیانە ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە لە ناو ساحەی مەرگایە لەو شوێنایە کە مردن سازیان کردووە بۆ ئەوەی مردن بێت بۆ ئەوەی سوکرات بکوژێت بەوەی ئەم دێوەزمە کە لە مێشکی ئەوانایە ئەوان لێ دەترسن بێت چی بکە ئەم جەنگاوەرە بێت سوکرات لە ناوبەرێ لە کاتێکا سوکرات لە ناو ئەم ساحەی جەنگا لەگەڵ ئەم جەنگاوەرە یەکتر دەناسن و لە جاتی ئەوەی کە ئەوان تەسەوری دەکەن لە مێشکی ئەوان ڕوودەدا ئەو ناڕەحەتیانەی کە ئەوان تەسەوری دەکەن سوکرات ببۆنەی ئەم جەنگاوەرەوە تووشی دەبێت تەواو لە ناو سوکراتا پێچوانە دەبێتەوە ئەم جەنگاوەرە لە جیاتی ئەوەی بێ عەزابی بدا سزای بدا چی دەکا لەگەڵ یا دەبێتە هاوڕە و پیاسەکەی خۆیان دەگەن ئەلێرا مردن ئیتر عەزابی مردن عەزابی چەشتنی مردن عەزابی هاتنی مردن ئەوەی کە لەگەڵ هەموو ئینسانێکە هەر لەگەڵ ئەوەی کە هۆش دەکاتەوە لەگەڵ یا هەیە و چی دەکا بەنجی دەکا نایاڵێ بیری لێ ناکاتەوە بیری خۆی دەباتەوە چونکە پێی وایە شتێکی خراپە مردن بەڵام سوکرات مردن دەناسێ مردنێکی تر دەناسێ و حەقەتی مردن دەناسێ ئەو مردنە نییە کە خەڵک لە ناو مێشکی خەڵکایە و خراوەتە مێشکێن کە مردی ئاوا لێدێ و ئاوا لێدێ وە سوکرات لێرە دەگاتە چی لەگەڵ مردنە دەگەنە خزمەتی یەکتری وە لێرە مردن ئەو بەرگانەی لە بەرادا دەمانڕێت کە حەقەت پۆشەکان حەقەتی ئەویان پێپۆشی